ساڵانە لەگەڵ هاتنی وەرزستان و دابەزینی پلەکانی گەرما بە تایبەتی لە ناوچە شاخاویەکان دانیشتوانەکەی پێویستی زۆریان بە سوتەمەنی دەبێت بە مەبەستی خۆگەرمکردنەوە. کاتێک نرخی سوتەمەنی لە بازاڕەکان بەرزە و حکوومەت بڕی پێویستی سوتەمەنی نادات بە دانیشتوانی ناوچە شاخاویەکان، هاوکات دابەشکردنی 200 لتر نەوتی سپی هۆکار نابێت دیاردەی داربڕین کۆتایی پێبێت. 200 لتر بەهانای خەڵکەوە نایەت، بە 10 ڕۆژ 12 ڕۆژ هەتا 20 ڕۆژ ئەتوانێت 200 لتری کۆتایی پێبینی. بۆیە خەڵک ناچار ئەبێت بەبێ جیاوازیکردن بە تەڕوشک ئەچیت سروشتی وڵاتمان لێرانەکات، سروشتەکەی ئەبڕیت داری تەڕوشک پێکەوە ئەبڕیت و بۆیە ئەو بەشە سوتەمەنی کە حکوومەت هێرەمدابینی کردە زۆر کەمە لە چاو ئەوەی کە خەڵکی ناوچە شاخاویەکان پێویستیتی، بۆیە نەبووتە هۆکارێک بۆ ئەوەی خەڵک دەست لە داربڕین هەڵگریت و کۆتایی بە داربڕین بێت و سروشتی وڵاتەکەمان بە جوانی بمێنێتەوە. باڵەکایەتی بەو پێی ناوچەیەکی شاخاوی و سەختە، ساڵانە هەر لە سەرەتای وەرزی پاییزدا تا نیوەبوونی وەرزی بەهار پلەی گەرماتیایدا نزمە، بەو هۆیەش ڕێژەیەکی زۆری بەفر و بارانی لێدەبارێت. هەر خێزانێکی دانیشتووی ئەو سنوورە پێویستی بە 6 بۆ 10 بەرمیل نەوتی سپی هەیە. بۆیە پێدانی بەرمیلێک نەوتی سپی لەلایەن حکوومەت پێویستی دانیشتوانی ئەو ناوچە سنووریانە پڕ ناکاتەوە. ئەمە شوا دەکات بە ناچاری ڕوو لە جێگرەوەیەکی تر بکەن. پاییزێکی ساڵمان بەڕێکرد بەرمیلێک نەودراکە هیچ بۆشاییەکی سوتەمەنی لۆ خەڵکی دەڤەری باڵەکایەتی پڕ نەکردەوە، بۆیە ئێستا بەداخەوە خەڵک بەردەوامە لە داربڕین و کە ئەمەش زەرێکە لە سەروەتی نیشتیمانی و لە سروشتی دەڤەری باڵەکایەتی. هیوادارین حکوومەت گوێبیستبی بۆ هاوین نا بۆ ئەو زستانە خەمێشتر لە دەڤەری باڵەکایەتی و ناوچە شاخاویەکان بخوا بۆ دابینکردنی بڕێکی تری سوتەمەنی بۆ خەڵکەکە. کاتێک هاوڵاتیان ڕوو لە داربڕین دەکەن و جوانی سروشتی ناوچەکەیان تێکدەدان، لە ناوشیاری و هەست نەکردن نییە لە گرنگجی سروشت و جوانی و دارستان و سەوزایی، بەڵکو لە ناچاری وەک خۆیان دەڵێن بە نادڵی ئەو کارە دەکەن. داواکاریشن لەلایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێم بە جددی کار لەسەر ئەو گرفتەی هاوڵاتیان بکەن و پلانی چارەسەریان بۆ دابنێن. جیاوازینەکردنی ناوچە شاخاویەکان بە سنتەری شارەکان لە پێدانی سوتەمەنی لە وەرزی زستاندا بۆیە پێدانی 200 لتر سوتەمەنی بە ناوچە شاخاویەکان هۆکار نەبووە بۆ ئەوەی دیاردەی داربڕین کۆتایی پێبێت. بە ناچاری هاوڵاتیان لە بڕی سوتەمەنی ڕویان لە داربڕین کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.